بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت وەکو بەڵێنماندا بوو ئێستا لە قەزای دەربەندی خانین هاتوین بە دوواداچوون بکەین بۆ خەم و داواکاری هاوڵاتیانی ئەم سنوورە لەم ئەڵقەیەی بەرنامەی داواکار چەندین خەمی دیکە دەکەین بە تەوەری بەرنامەکەمان لەگەڵمان بن. بەڵێ عەزیزان سڵاوتان لێبێت لە بەرنامەی داواکار هاتووینەتە دەربەندی خان لە بەشی یەکەمی بەرنامەکە وەکو هەمیشە ئەو کەسانە ئەدوێنین کە هاوڵاتی شارەکەن ڕەنگە ناونیشانی جیاوازیان هەبێت لە بواری جیاوازە کار بکەن بەڵام ئەمڕۆ لە بەرنامەکە داواکاریە جیاوازەکانی خەڵک بە نوێنەرایەتی خەڵکی ئەم شارە ئەم قەزایە ئەم سنوورە ئەخەنە ڕوو و هەریەکەیان لە بوارێکی دیاریکراویە لە چەند بوارێکی دیاریکراوە باسی کێشە و خەم و کەم و کورتی و بێگومان داواکاریەکانی شەکات هەرێک لە کاک ئەمجەد ئەسعەد ساڵح چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیە لەسەر کۆمەڵێک بواری جیاواز و خەمی ئاو و کێشەی ئاو ئەوانە قساکاروا خات و خەدیجە ئەبوبەکر کە لە بواری ڕێکخراوەیی شەکات و وەکو هاوڵاتیەک ئەمڕۆ زیاتر حەزوری هەیە لە بەرنامەکە ڕوا مامۆستا بابان بریزی کە ئابووری ناسە و بێگومان تەنها لەسەر بوارەکەی خۆی قسە ناکاویش لەسەر کۆمەڵی خەمی دیکە قساکە لە کاکە ئەمجەدەوە بە ڕوخسەتی ئەو هاوڕێیانە دەست پێ یەکەم کاک ئەمجەد لە خەمی ئاوەوە دەست پێ بکەین ئەو زانیاریانەی لای جەنابتن چین؟ سەرەتا زۆر سپاسی بەرنامەی داواکارەکەم و ستافە بە ڕێزەی کە لەگەڵ بەڕێستانە هاتوون دیارە لە خەمخۆریتانە کە شاری دەربەنی خانتان بەسەر کردوێتەوە بۆ ئەوەی گوێ لە کێشە و گیر و گرفتەکانی ئەم شارە بگرن بێگومان کێشەکانی شاری دەربەنی خانیش هاوشێوەی کێشەی شارەکانی ترە بەڵام ئەوەی ئەم شارە جیا ئەکاتەوە لە شارەکانی کە توانن بڵێن کێشەکانی ئەم شارە وەک نەخۆشی درێژخایانی لێ هاتووە کە کەسێکی نەخۆش بەدەستیوە ئەناڵێنێ بەڵام من دەپرسم ئایا ئاوی بەنداوی دەربەنی خان ئەو ئاوانەی کە لە حوزی شارە زۆر و لە هەڵەبجەی شەید و لە سلێمانی و لە ناوچەی پیشەسازی سلێمانی و لە کارگەکان و لە پاشماوەی خەستەخانەکان و لە پاشماوەی ناوچەی پیشەسازی سلێمانی و هەموو ئاو ئاوەڕۆکانەوە دەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە هیچ فلتەرێکی هەیە تا ئاوەکە پاک بێت ئەمە چی داتایەکە ئیسەلمێنێکە ئەم ئاوی دەربەنی خانە پاکە و بە کەڵکی خواردنەوە دێ زۆرێک لە بەرپرسەکان لەم شاراوایان و دووتیانم ئاوە پاکە و بە کەڵک خۆشیان ئامادە نەبوون تەنانەت دەبەیەکی لێ بخۆنەوە لەبەرەوە ئاوی بەنداوی دەربەنی خان بەپێی ئەو داتا و زانیارانی کە لە بەردەستایە بەپێی ئەو فەحسانەی کە لەلایەن فەرمانگەی ژینگەوە کراوە لەلایەن فەرمانگەی تەندروستیوە کراوە لەلایەن لایەنە پەیوەنددارەکانەوە کراوە چی لە وڵاتانی ئەقلیمی کە کراوە تابەتی لە تورکیا لە وڵاتی دوبەی ئیمارات با بڵێن لە دوبەی دەرخەری ئەو ڕاستیان کە ئاوی بەنداوی دەربەنی خان جگە لەوەی کە لە ڕووی فیزیاییوە پیسە لە ڕووی کیمیاویشەوە پیسە و لە ڕووی بایۆلۆجیشەوە پیسە چونکە لە ڕاستیە لە ڕووی بایۆلۆجی و ئەگەر چارەسەرەکەی بە کلۆر چارەسەر بکرێت لایەنە فیزیاویەکانی ئەو بۆن و بەرام و گۆڕانی ڕەنگەی کە لە هەموو ماڵێکە هەستی پێکرێ شتێکی ڕوون و ئاشکرا و حاشا هەڵنەگرە و کەس ناتوانێت نکۆڵی لێ بکاتەوە ئێستش ئەو خەڵکی کە لە شارایە دابەش بووە هەندێکی لە ڕووی داراییوە باشە ئاوی کارگەکان دەکڕێت ئەوەکەی کەشی کە سیارە هەیە لە دەرەوەی شار لەکانی و کارێزەکان لەو شوێنانەی کە ئاو هەیە لە ئیمام حەمەد و لە تونی بابە عومرە و لە بانی خەڵان و لە کۆمەڵێک شوێنی کە ئاوی تر دابی نەکات هەندێکی کەکەم دەسە لە ڕێگەی دەبەوە لە ناو کۆڵانەکانە بیری ماڵان هەیە ئیسفادەی لێ ئەکات ئەگەر ئێوە ئەم حاڵەتانە ببینن یعنی ئێستا کار گەیشتۆتەوەی بەهۆی وشکە ساڵیوە ئەمساڵ تەنانەت زۆرێک لەو بیرانی کە لە کۆڵانەکانیشا خزمەتێکی گەورەی خەڵکیان کردو ئەوانە وشکیان کردو ئەوانە لەبەرەوە ئێستا لە 2009 حکومت بڕیاریدا لە دوای ئەو خۆپیشاندان و ئینانە هاتنە سەرخەت بڕیارەندا پرۆسەی فلتەرین بۆ ئاوی دەربەنی خاندا بنین کە کۆمپانیایەک جێبەجێی دەکات ئێستا لە 150 ئەو پرۆژە جێبەجێ کراوە بەڵام لە دوای ئەوە پرۆژەکە ڕاگیراوە تەمیل ناکرێت خودی پرۆژەکە داواکات کەسی یەکەمی ئەم وڵاتە کە سەرۆکی حکوومەتە تەنها ئەوی دەوێت بێتە سەرخەت و ئیمزای بۆ زیاتر لە نیوەشی تەواو بووە زیاتر لە 150 ئەم پرۆژە تەواو بووە ئەگەر ئەم ئاوە پاکە ئەم پرۆژە فلتەرینە گەورەی بۆ چییە؟ ئەو پرۆژەی فلتەرینە
ئەو بابەتە چارەسەرەکە بەپی ئەو داتاوزانیاریانەی کە لە سەرێتی ئەگەر پاکیشی نەکاتۆ لە 90 کێشەکانی چارەسەرەکات. ڕۆژەیەکی گرنگە بە ڕۆژەیەکی گرنگە بەڵام ڕەنگە لە گرنگترین پرۆژەکان بەڵێ یەکێکە لەو پرۆژە گرنگە استراتیژیانەی کە چاوی خەڵکی دەربەنی خان بەگشتی لە سەرێتەکەم بۆیە داواکەین لە سەری حکوومەتی هەرێمی کوردستان داواکەین لایەنە بەرپرسەکان لە ئاستی باڵا چونکە ئەمە لە قودرەتی شاری دەربەنی خان و یەکەی ئیداری شاری ئیداری و تەنانەت پارێزگا و ئەنجومەنی پارێزگاشان نیە دەبێت ئەنجومەنی وەزیران و خودی سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و ئاسوودەی بەخشین بە خەڵکی دەربەنی خان دابینکردنی ئاوی پاک بۆ خەڵکی دەربەنی خان. سوپاسانەکەم کاکەم جەت بخات و خەدیجە دیارە یەکێک لە بابەتی دیکەشە بوو پێم خۆشە قسەی لەسەر بکەی بەڵام یەکێک لە خەمەکان خەمی تەندروستیە لەم سنوورە من بە شخصی خۆم پەیوەندیم کرد بە بەڕێوەبەری تەندروستیەوە کورت و پوختوتی نامەوێت قسە بکەم زانیاریم نییە لەسەر ئەو بابەتانە کە ئێواتانەوە قسەی لەسەرکە منی ژوتم بەس پرسیاری خەڵکە و داواکاری خەڵکە زیاتر نییە بەرنامەکەش ناوی خۆی بەخۆیەتی بارحاڵ ئامادە نەبوو کە بەشداری لە بەرنامەکە بکە وەڵامی پرسیاری خەڵک باتەوە خەمی کەرتی تەندروستی لێرە هەمووان بەدەستیەوە ئەناڵێنن و ڕەنگە معانات و کۆژانی خانمان زیاتریش بێت چونکە پزیشکی پسپۆر نییە چی نییە مەجبورن تەنانەت من پێیان و تومەڵێن بۆ ئەشیعەیەکی بەسیط تیشکێکی زۆر سادە ئەبێت سەری خۆت هەڵبگری بچی بۆ سلێمانی بەگشتی خەمەکانشین لەو بوارێ و هەر بابەتێکی دیکە کە پێتان خۆشە سەرەتا بەخێر بێن سوپاسان دەکەین کە هاتوون لێپرسینەوە بکەن یان بە دواچوونێ بکەن یان خەمی شاری گوزانن بەڕاستی شاری دەربەنی خان سەر تا سەر کەم و کورتی زۆرە هەر ئەوە نیە با بڵێن لە بواری تەندروستیە بواری تەندروستی نازان وەک خاڵێک زەق کراوەتەوە لە ناو دەربەنی خانە ئەگینا لە ناو دەربەنی خانە خەمەکان خەمی کە هەیە زۆر لە خەمی تەندروستی گەورەترە وەک خەمی ڕێگەوان ڕێگای مەرگ وەک خەمی کارگەکان تەفۆتۆزی کارگەکان وەک خەمی گەشت و گوزار وەک خەمی نەبوونی هەلی کار لەبەرەوە تەنها بە ئاماژەکان ئەوە نەبێت بۆ لە بواری تەندروستیە ڕاستە ئێمە لە بواری تەندروستیە کەم و کورتیمان هەیە ومێ دەکەین ئەم قسانێک کە ئێمە یکەین ئەم خەمانێک کە ئێمە باسیەکەین کەسێکە بێ با بڵێن گوێیەکە بێ بیبیسێ داوا لە سەرۆکی حکوومەتەکەین داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین چونکە ئەم کێشانە لە ئاستی ئیداری ناوشاری دەربەنی خانە نییە بەڕاستی لە ئاستی مدیری دائیرەیەکان نیە حەلی بکە کێشەکان لە سەروەیە بۆیە داوا ئەەکەین لە ئەوان بەدەنگ خەمەکانی ئەم شارەوە بێن چونکە لە زۆر ڕووە ئەم شارە خنکێنراوە بۆیە وەک ئەوەی کە پرسیارێک لە ڕووی تەندروستیەوە بەڵێ لە ڕووی تەندروستی وەک کێشۆکەم کورتیمان هەیە لە دوای بوومە لەرزەوە بینای سەحا تێک چووە چاک نەکراوەتەوە و ئێمە تەنها پسپۆری ژنان و مناڵبوونمان ئەوە نییە بڵێن تەنها ئەو دکتۆرەمان نقصان بێ دکتۆری بوارەکانی کەشمان هەیە وەک قورگ و گوێ وەک شکاوی وەک میز و میزەڕۆ هەرچەنە ئێمە دکتۆرەیەکی ژنانمان هەیە بەڕاستی ئێمە کەمی دکتۆری کەشمان هەیە لە بوارەکانی کە و ئێمە مشکلەیەکی کەمان هەیە لە سەحا ئەوەیە کە جێگەی مانەوەی پزیشک نییە پزیشکی پسپۆڕی ئەگەر هەر پزیشکێ بێت لێرە داوامکە شەوانە ناتوانێت لێرە بمێنێتەوە ئەبێ بڕواتەوە ئەمە کێشەیەکی گەورەیە ئەمە گرفتێکی گەورەیە پێویستە چارەسەرکرێ ئێمە ئامێری ئەشعەمان نییە بەڕاستی من خەڵکە ناسم بۆ ئەشعەیەکی دان ڕۆشتو بۆ سلێمانی ئەمە نووسراوێکە ئەمە سەبارەت بە کارگەکان کتاب ڕۆشتووەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەمە نووسراوەکانە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕۆشتوەتە ئەوێ بەڵام بۆ جێبەجێ ناکرێت بۆ ئەم کارگانە لە ناو دەربەنی خان ناگوێزرێتەوە شوێنیان بۆ دیاری کراوە بە دڵنیاوە ئێمە وەک کشتتوکاڵی دەربەنی خان هەستاوین بە دیاریکردنی سێ شوێنی تایبەت کە زەویان بۆ تەرخان کراوە یەکێکیان لە گوندی گوڵانە یەکێک لە بانی خەڵانە پارچە زەوێک لە منتیقەی پێباسە ڕوبەرێکیان 100 دۆنمە یەکیان 56 دۆنمە یەکیان 46 دۆنمە بۆی کارگەکان لە ناوماڵەکان لە نزیکی شاری دەربەنی خان بگوێزرێتەوە بۆ دوورتر بۆ ئەوی ئەم ژینگەی دەربەنی خان هیچ نەبێ بەشێکی پاک ببێتەوە
ئەو خاوەن کارگانە ئەوان هەر خەڵکی ئەم دەربەنی خانە خەڵکی هەژارن خەڵکن مەساریفیان دەمێکشە لەوێن بە قەراری حکوومەتی چوونەتە ئەوێ کاگەمجە دوتی وتی جاران دووری ماڵەکان بوونەوە ناتون بۆ نزیکی ماڵەکان شاون بەرەو لایەوە سپاسانەکەم خات و خەدیجە دێمەوە خزمەتان با بچمە لای مامۆستا بابانیش مامۆستا بابان دیارە لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکە ئاماژەت بە خەمی گەشتیاری کرد لەم سنوورە کە ئەڕوانیتە دەربەنی خان لە هەر لایەکی دەربەنی خانەوە تۆ داخلی ئەم سنوورە بیت هەموو تایبەتمەندیەکانی تایە یعنی لە ئاوە لە سەوزاییە لە دڵگیریە لە شارە لە خانەدانی خەڵکی شارەکەی بەڵام ئەو تایبەتمەندیانە هەرگیز نەبوون بە هۆکارێک ینی دەربەندی خان هەل لە ناوەکەیەوە بڕوانی لە کۆنا ئەمە خان بووە ئەمە شوێنی ئیسراحەتی خەڵک بووە خەڵک لێرە نانی خواردووە گەرمیان و کوێستان کراوە لێرەوە کاروانەکان تێپەڕیون ڕەنگە ئێستا دەربەنی خان ئۆتێلێکی ڕێکوپێکی دیانە بێ خەڵک مێنێتەوە دەربەنی خان بوو پێی کە هەڵکەوتووە لەسەر ڕێگەی گەرمیان سلێمانی و پێشتریش لەسەر ڕێگەی بەغا سلێمانی بووەوە تۆپۆگرافیەکی زۆر جوانی هەیە و هەڵکەوتەکەی زۆر گونجا و شیاوە بۆی بکرێ بە شارێکی گەشت و گوزاری ینی ئەو تایبەتمەندیە گەشت و گوزاریانەی کە لە شارۆچکەی دەربەنی خانە هەیە زۆر لەوانەی لە دوکان و شەقڵاوە هەیە زیاترە ئێمە کەوتونێتە بینی دوو دەریاچەوە کەوتونێتە بینی دوو ڕووباری هەمیشەیەوە دەورمان بە شاخ گیراوە لەسەر ڕێگەی سەرچین و هەروەها کارەبا خۆمان بەرهەمی ئێنین هەموو ئەم تایبەتمەندیان وە خەڵکێکی ڕۆشنبیرمان هەیە و خەڵکێکی کراوەمان هەیە و خەڵکێکی زۆرمان لە دەرەوە هەیە و یەنەوە ئەیانەوێ شوێنی گەشت و گوزاری دروستکەن واتە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە شارێکی گەشتیاری پێک ئێنن لە دەربەنی خانە هەیە بەڵام لای ئێمە چی هەیە خەمی ئێمە ئەوەیە لای ئێمە گرفتی پلانمان هەیە ینی ماستەر پلانێکی ورد دانراوە بۆم شارە لە کاتی خۆیان و دڵسۆزێکی وای نەبوو لە ڕووی کاریێڕیەوە کە ئەو تایبەتمەندیە گەشت و گوزاریانە وەبەربهێنێ ئێمە دەرامەتی ئابووری دەرامەتی مرۆیی و دەرامەتی مادیش لە شارەکەمانە هەیە چاخانەکانمان و گازینۆکانمان نێرگەلەخانەکانمان قەرەباڵەخن ئاوەدانن ئەوش نیشانەوەیە کە لە شارەکەمانە بێکارێکی زۆر هەیە هەر ئەمەش وای کردووە کە زۆرترین ڕێژەی گەنجانی ئێمە بڕۆنە دەرەوە چونکە هیچ دەرفەتێکی کارکردن لە شارەکەمانان نیە نە کارگێشی وای تیا ئیشی تیا بکەن وتێلێکیانی ینی لە دەربەندی خانە 4-5 وتێل هەیە ئەوش مێژوەکان نەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕژەمی پێشوو شوێنێک لەگەڵ داواکاریەکانی گەشتیاری ئەم سەردەما یەک نەگرنەوە بڵێ ئێستا گەشتیاری جنوبیان بە شارەکەی ماتیە فەڕنچن بۆ ئەحمەداواچن بۆ شەقڵاوە بۆ هاوین هەوارەکانی سلێمانی لە کاتێکا کە دەربەندی خان موهەلترە یعنی ئاوەکەی زۆرترە و شاخەکەی جوانترە و دارستانی زیاتری هەیە ئێمە ناوچەی شەمێرانمان هەیە کە ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بە تایبەتمەندیەکانی گەشت و گوزاری بەڵام ڕێگەکەشی تا ئێستا قیرتاو نەکراوە کارەبای نییە خۆی کێشەکە تەنها لە حکومەتانیە لە میلەتی شایە طبعاً ئەگەر بتەوێت شوێنێکی گەشت و گوزاری دروست بکەی بێ هاوەهەنگیەک لە بینی خاوەنی زەویەکە هەبێەوەی کە عەقدی کشتتوکاڵی هەیە یان تاپۆی هەیە لەگەڵ حکومەتە ڕەنگە ئەو کەسانەی کە ئەو زەویانیان لە کەناراوەکانە هەیە هی دەریاچەکە بە یاخ ڕووبارەکە ئامادە نەبن کە بیفرۆشن و خۆشیان ئەو داتوانە داراییان نییە کە وەبەری بهێن و بیکەن بە شوێنێکی گەشت و گوزاری و حکومەتیش بووە ئەمە زۆر مکوڕ نییە و زۆر ئلحاحیان لێ ناکاتەوە یان لە ڕێگەی دەعمی مادیەوە بێیان دەست بە سەراگرتنەوە بێ بکە بە شوێنی گەشت و گوزاری ینی شتەکە دووسەرەیە بەشێکی پەیوەندی بە حکومەتەوەی بەشێکی پەیوەندی بە میلەتەکەشەوەیە میلەتەکە بەدەست بێکاری و ئەناڵێنێت کارگە و کارخانە لە شارەکانیە بەڵام ئیمکانیت هەیە کە شارەکە بکرێ بە شارێکی گەشت و گوزاری بە هەزاران گەشتیار بێ لێرە بمێنێتەوە کە گەشتارێکێت لە دەربەنی خانە منێتەوە لایەنە ئەرێنیەکانی چیە بۆ خەڵکی دەربەنی خان چاخانەکان فرۆشیان زۆرترە بێ چێشخانەکان فرۆشیان زۆرترە بێت هەلی کار تەکسی تیاوە گەڕەخرێ بوو خاون وتێلەکانی سواد ئەکەن خەڵک ئەتوانێت لە وتێلەکانە ئیش بکە هەنی شارەکە بە ئامەکەوێتە کارەوە سوپاسانەکەم مامۆستاگیان من ڕاستی کاتم لای داوە ئەتوانم کۆتا پەیامتان وەربگرم بە سوپاسەوە ئەگەر بابەتێکە بێ من نەچوو بێتم بەلایە کاکەم ژەدگیان زۆر سوپاسانەکەین وڵای ئێمە ئەوەندە ئەڵین ئەم کێشە و گیر و گرفتانەی کە لەم شارەدا هەیە لە قدرەت و لە توانای یەکە ئیداریەکانی ئەم شارە نییە ئەوەی لە دەسەڵاتی یەکە ئیداری و لایەنە پەیوەنددارەکانی ئەم شارە بێ لە ڕێگەی یاداشت و لە ڕێگەی نووسرا و لە ڕێگەی پەیامەوە گەیاندوانێتە لایەنە پەیوەندیدارەکان چ
چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتەکانی تریش هەیە دیاردەیەکی کەشمانێ دیاردەی ئاژەڵداری من لێرەوە یەکێکە لە بابەتەکان کە زۆر باس من لێرەوە پەیامێکم هەیە بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ پەرلەمانی کوردستان پێداچوونەوە بە یاسای دیاردەی ئاژەڵداریە بکەن چونکە لە ڕاستیە تۆ ئاژەڵێک دەگری دەبێت بە خێوی بکەیت و ئاڵەفی بێ بدەیت و دەبێت ئەم ئاژەڵەکە سزا هیچ بابوویت ئینێکیش نییە تۆ ئەڵەف و کەوا بڵێن پێداویستیەکانی بەخێوکردن و ئەوە بۆ ینی پۆلیسی دارستان دەڵێ ئیشی من نییە ئاسایش دەڵێ ئیشی من نییە پۆلیسی مەحەلی دەڵێ ئیشی من پاسەوانکردنی ئاژەڵ بە چەندین کۆمنت هاتووە خەڵکە ناڵێن ئەنی کرێکاری شارەوانیش ناتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەسپێ بۆیە پێویستە بیاساکە گۆڕانکاری تیا بکرێت لە بری ئاژەڵەکە خاوەن ئاژەڵەکە زیندانی بکرێت بۆ ئەوەی شارنشینی و گوندنشینی لە یەکتری جیا بکرێتەوە. سپاسانەکەم سپاس دەکەم کات یادگاریان ئێمە ئەو کێشانەی کە باس کران جگەلەوە کێشەی ڕێگەوبانمان هەیە بەڕاستی ڕێگەوبانی ناو شار ڕێگەوبانی دەرەوەی شاری دەربەنی خان ئەمە کێشەیەکی زۆر سەرەکیە کێشەی فرەدانی زبڵمان هەیە زبڵ و خاشاک کە ئەوش مەترسێکی زۆری هەیە ئەو شەر کەرتی تایبەتێکە پێم وا بێ کەرتی تایبەتە و کەم و کوڕی بڵێ اینجا کێشەی گەشت و گوزارمان هەیە فرێ بمبورە باسێکی لە پێش بەرنامەکە لە وردەگوتوگویەکە باسیەوەت کەوتت کەرتی تایبەتچکەی کا فرێدانەکەی زۆر ناتەندروستە لەکوێ فڕێدرێن ئەم زبڵانە فڕێدرێتە قەراقی سیروان لەوێ خۆڵی بۆ لا ئەدرێ و خۆڵ ئەکرێتەوە سەریا بەڵام لامان کاتە تۆ بەیانی زستانێکی بەقوت بێ ڕێک هەر هەمووی بۆ ناو سیروان ئەڕوان ئەمەش دووبارە لێشە ژینگە پیسە بێت ئێمە کێشەی هەلی کارمان هەیە نەبوونی هەلی کار کێشەی کۆچی گەنجانمان هەیە ئەم کێشانە هەر هەمویان ڕەبتن بەیەکەوە بۆیە دو قسەمان ئەوەیە داوا لە حکومەتی هەرێمەکەین بەتەنگ داوای ئەم شارەوە بێت و ئەم شارە لەم ناهەمەتی ڕزگار بکەن. کۆتا تەوەرکە من ئەمەوێ باسی بکەم تەوەری نادادگەری جوگرافیاییە لە دابەشکردنی پرۆژە کارگوزاریەکانی شارۆچکەی دەربەنی خانە لە سەردەمی سەرۆکایەتی شارەوانیەکانی پێشوە پارێکی زۆر کاتوتە ئەم شارە و پرۆژەی پێکراوە بەڵام لە دابەشکردنی ئەو پرۆژانە نادادگەر بوون گەڕکمانەی و کۆشتاوچوارەکان 36 ساڵە دروست بووە 36 ساڵە ماڵی تیا و ئاوەدانە هەتا ئێستا بستەقیدی نییە یعنی خەڵکێکی هەژارنشین و شۆڕژگیەر و خەڵکی داما و ئاینتیا یعنی ئەوانەی کێکەکتر لە کێشەکانی ئەم شارە و داخواسی خەڵکی ئەو گەڕەکەی گەڕێکی گەورەشە گەورەترین گەڕێکی شارەکەشمانە. من سوپاسانەکەم مامۆستاگیان مامۆستا بابان بریزی خات و خەدیجە بوو بەکر کاکە ئەمجد ئەسعەد ساڵح زۆر سوپاس کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی. بەڵێ عزیزان خۆتان نەزانن لە بەشی یەکەمی بەرنامەکە زۆر باسیەوە کرا کە یەکێ لە کێشەکان لە دەربەنی خان کێشەی کەم ئاوی نییە بەڵکو کێشەی پیسی ئەو ئاوەیە کە خەڵک بەکاریهێنێ و وەکو چارەسەرێکی ناچاری بۆم دۆخە خەڵک ڕۆژانە دێت ئێوە و دەبانە لە بەردەمانە بینن بە شێوەیەکی بەردەوام هەر لە نۆی بەیانیەوە هەندێک جارە وترێ زووتری شتا نزیک بانگی مەغریب لێرە ئاوی ئەم باخە ئەبن کە باخی مام حەیدەرە وەکو هاوکاریەک بۆ خەڵکی شارەکە دایناوە خەڵک دێت ڕۆژانە لێرە بەدەبە ئاوە بە بۆ ئەوەی بڵین بۆ بابەتی خواردنەوە و دروستکردنی ئیتر چایە خواردن و خواردەمەنیەکانە بەگشتی ئەم ئاوە بەکارێنن با بزانینەوە کارەکە چێ مام حەیدەر سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە خەڵک بۆچی بە بەردەوامی ڕوو لەم جێگەیە ئەکەن کە ئەمە ئاوی باخەکەی جەنابتانە خۆدوتت پێشتر وتت باخەکەشم بۆ بە قوربانی بەس قەینا قوربانی و خەڵکە بێ یاخوا بەخێبێن سەرچاو پێ خۆشحاڵم ئێوە چەند بەرنامەیەکی زت تەلەڤیزیۆنێکی پێشتر هاتوون بۆ ئێرە خۆشحاڵم هەر کەسێ بێت بەشم لە ڕێگەی ئێوە حکوومەت بەنا بەخۆ وەڵکو چاوی هەبێ ئەم خەڵکە ببینێ وەزعا ئێمە لە دەربەنی خان ئاومان هەیە بەڵام ئاوەکە شیاوی شۆردن و پاکردنەوەی شتیش نییە خۆشۆردنیش نییە ئەگەر واش نییە بێن فەحسی گەنجان وایە یاوانە ئاوی خواردن بە تایبەتی ئەمە هەر بۆیرە نایە خەڵک بەیانیان من ئەڵێم سەعات 9 بۆیرە مەغریبە ڕۆمە بەڵام جاری وایە سەعات 10 شەوە ڕۆمە بەخوا جاری وایە سەعات 7 لێرەم خەڵکی شارەکەی شەزانێت لە ئێرە ئەو کۆمەڵێکی کەمە خەڵکیە بۆ ئێرە لەوانەیە جاران نیوەی ئەها زیا بۆیرە ئیسە کۆمەڵێک خەڵکی شیە بۆ ئێرە کۆمەڵێکی زۆری ڕوا بۆ
کانیاوەکانی تر ئەڕوا بۆ بیرەکان لە هەرکوێ ئاوێکی پاکی دەستکەوێت ئەو ئاوەش کە ئەیبن پاک نییە خاص بیرەکان هەمووی مادەیەکی زۆر پیسی تیا بۆ گوچیلە هەر هەمووی خراپە کانیاوەکانی سەر کەمی کردو ئەوش وای لێ هاتووە ئەم ئاوە سەرچاوی ئەم ئاوەی لای ئێوە چیە؟ ئەم ئاوەی سەرچاوی ئەمە کانیە بەخوا دوو مانگ جارێ مانگە جارێ خۆم هەمووشی پاکەکەم و پاکردنەوەیشی سپارەی نییە چونکە هەتا کەم بک کرد زۆرە بێ هەتا کەم کاکر زۆرە بێ ئێجا خەڵکیش فریامە ناکرێت جاری وا هەیە خەڵکیە بۆ ئەیرا لە داخە دەبەکان فڕێداوە لەوانێت فەر دەبەزیان لە ناو لە ژوورەوەی هەمووی فرێداڵێت چی لێ بکەم بەخوا بەرم ناکەوێت دوو سەعاتوێت دەوامی هەیە دارێ هەیە بەری ناکەوێت ینی سەرەکە ئەوەنە درێژە بێت زۆرە بێ بۆ ئاوی خواردنەوە بەنزیخانەی جاران چۆنە لەوە خراپتریش باشە بە شێوەیەکی ڕۆژانە خەڵک ڕوو لەم شوێناکە زۆر جاری وا هەیە چونکە لەوێ بینی ومە لە سەر تانکیەکە نووسیوتە لە سعات 9 بەیانی بۆ مەغریب شەوانیش بۆ باخەکە شەوانی باخەکە هەر تیاچوو بەخوا دارمان هەیە ئەوە لەوانەیە 50 ساڵە بێت لە خوارەوە هەمانە لەوانەیە 80 ساڵ بێت سەیری دارەکان کە دارەکان هەمووی وش بووە زیاتر لە 50 دارە مشک بەڵێ زیزان هەر لە درێژەی بەدواداچوونەکانمان بۆ داواکاری خەڵکی دەربەنی خان و ئەوانەی کە پێیان وایە کێشەیە و پێویستە بەرپرسانی شارەکە و بەگشتیش بەرپرسانی حکوومەت هێرێمی کوردستان لای لێ بکەنەوە هاتووینەتە خزمەتی کاک عوسمان عەبدوڵڵا قادر سەرۆکی شارەوانی دەربەنی خان بۆی کۆمەڵێک بابەتیان لەگەڵدا باس بکەین کاک عوسمانیان زۆر سوپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن سپاس بۆ جەنابتان هەپێژن زۆر سوپاس خێرامدار بن دەربەنی خان عادەتەن کە بۆ نمونە بڵاویەکەینەوە بۆ بەرنامە لە شارێکی دیاریکراوی کوردستانین خەڵکی دەربەنی خان بن بە کۆمنت بەنامە بە تەلەفۆن داواکەن کە بینە ئێرە کە لێیانە پرسم بەگشتی کێشەکان چیە ئەوان پێیان وایە لە تەواوی بوارەکان ئەگەر مبالەغە و زێدەڕەوی نەبێت پشتگوێ خراوە ئێوە جەنابتان وەکو بەڕێوەبەری یان وەکو سەرۆکی شارەوانی چیتان بۆ ئەم شارە کردووە لەو ماوەی کە دەست بەکار بوون و چی دیکە لە ڕێیە ئەگەر بۆ ناگەر بۆ خەڵکی دەربەنی خان گرنگ بێت بڵێ ئەوەی کە هەیە لە کوردستانە هەمومان ئاشنین هەموو خەڵکی کوردستان و هەموو ناوچەکان ئاشنان بەوەی کە نزیکەی 7 ساڵەیەمە لە قەیرانی داراییان قەیرانی دارایی واتە وەستانی هەموو جونگەکانی خزمەتگوزاری هەتا موچە و قودی خەڵکیش بەو ڕێژەیە کە هەمومان نەزانین و هەموو ئاگادارین ئەوەی کە ئێمە هاتوین شارەوانی وەکو دەستگایەکی خزمەتگوزاری لەگەڵ مێژوش دروستبوونی دەربەنی خانە بەردەوام بووە بێزاد لە ساڵی 2000 و کە ئەنجومەنی شارەوانەکان هەڵبژێردراوە دەربەنی خان تەتەورێکی زۆری کردووە لە فراوانبوونی سنووری شارەوانی و زیادبوونی ڕێژەی دانیشتوان بە ئاسێکی زۆر بەرچاو زیادی کردووە تا ساڵی 2014 خزمەتگوزاریەکان بە شێوەی ئاسایی و بەپی ئەو ڕێژەیە کە لە عێراق و لە کوردستانە هەیە لە پرۆژەکانی پەرەپێدان و وەبەرهێنان و بودجەکانی نەوت خزمەتگوزاری کراوە بەڵام لە هەموو کوردستانیشا بگرە نەک دەربەنی خان خزمەتگوزاریەکان لەبەرەوەی کوردستان ساڵانێکی زۆر بە مەرحەلەی وێرانکردن و تێکدان و ئەو واقعانی کە بەسەر کووردا هاتووە و دەربەنی خانی شارێکە هەر چواردەوری ئەنفال کراوە تەنها ماوەتەوە سنتەری شارەکە و لۆدێکی زۆری لەسەر بۆ و ساڵانێکیش وەکو مەدانی شەڕ وا بووە لەبەرەوەی خەلفیەتی جێشی عراقی بۆ 8 ساڵ شەڕ لەگەڵ ئێران شەڕیان کردووە دەربەنی خان وەکو خەلفیاتی شەڕوا بوو هەمیشە لۆدێکی زۆری لەسەر بووە هەمیشە وێرانکاری ڕوبەڕووی بۆتەوە دیهاتەکانی دەور و پشتی چۆڵ کراوە لادیەکانی نزیک و دووری ڕادیۆزراون و تێک دراون و کیمیاباران کراون و ئەنفال کراون ئەمە شەمی لۆدە و لەسەر شارەوانی دروست بووە و لەسەر شار دروست بووە بەرحاڵ ئەوەی کە ئێمە گرنگە قسەی لێ بکەین لە کاتی بوژانەوەی عێراق لە دوای ڕزگارکردنی عێراق و فراوانبوونی پرۆژەکان و دەستپێکردنی ئاوەدانی و باشبوونی باری گوزەرانی خەڵکی دەربەنی خان سەرەتا قۆناغێکی باشی بڕیوە و فراوانبوونی شار چەند هێندە بووە لەوەی کە هەبووە پێشتر و پرۆژەکانیش پرۆژەی باش و چاک جێبەجێ کراون لە بواری ئاوەڕۆ و ڕێگەوبان و کۆمەڵشتا کە زیاد لەوەی کە هەبووە بە بەراورد بە ساڵی 2000 چەند هێندە بووەتەوە بەڵام فراوانبوونی خەڵک و زیاد بوون و تمۆحی خەڵکیش لەوە ئاستە زیاترە چووکم لە ساڵی 2014ەوە هەموو پرۆژەکان وەستاوە و پرۆژانی کە جێبەجێکران کە ئیشیان تیاکراوە پرۆژه ئاوی دەربەنی خان ڕاگیراوە کە پێویستی سەرەکی خەڵکە
و پرۆژەکانی تر ڕاگیراون لەبەرەوە ئەو قەیرانە وای کردووە خەڵک ماوەیە کە سستی لە ئیشوکارەکان حکومەت بە ماوەیەکە ئیتر پرۆژەکان لە شار و ناوچە جیاوازەکانی کوردستان وەکوتری هەناسەیەکیدا و دەستی پێکردوێتەوە و جوڵەی تێکەوتووە لەمە پشکی دەربەنی خان چی بوو؟ دەربەنی خانیش وەکو شوێنەکانی تر ئاگادارن ئەوەی کە ئەکرێت کە هێشتا دەستی پێنەکردو لە بەرنامەین پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکانی عێراقە کە 8 ساڵە ناتووە ئەم ساڵ بڕیارە بێ و ئامادەکاری کراوە بە پێ ڕێژەی دانیشتوان نیسبەتێ دیاری کراوە بۆ بوارەکانی ڕێگەوبان و ئاوەڕۆ و ئاو و کارەبا ئەم سێکتەرە سەرکیانە وەکو سەرەتایەک پشکێکمان لەوا بەرکەوتووە بە پێی نیسبەتێک کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دانراوە. پرۆژەیەکی تری تا ڕادەیە گەورە و بەرچاومان هەبووە کە پەیمانگای تەکنیکی لە دەربەنی خان کراوەتەوە ئێستا لە ئاسێکی باشایە و چەند بەشی جاجای تاکراوەتەوە ڕێگایەکی سەرەکیمان هەبووە لە ساڵی 2013ەوە ئەو ڕێگایە ڕاگیراوە بەخۆی و ئاوەڕۆ هەموو خزمەتەکانیە خزمەت گوزاریەکانیەوە لەگەڵ قەیرانی داراییە ڕاگیراوە و لەسەر بودجەی نەودووە و کاتە ئەنجومەنی وەزیران جێبەجێ کردووە لەگەڵ هاتنی خەیرانە ئەو بودجەیە نەماوە ئەم ساڵ خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بە بەرچاوگرتنی 24 پرۆژەی گرنگ کە لە کوردستان ئاکرێتێک لەوە ئەو پرۆژانەیە و تەنها ڕۆتیناتی دەست بەکاربوونی ماوە ئەینا هیچ ڕێگریەک لە جێبەجێکردن و دابینکردنی بودجە و میکانیزمەکانیان نەماوە. باشە لایەنێکی دیکە کە دیسان خەڵک لێ نیگەرانە کەمی سەوزاییە لە سنوورەکە و لەگەڵ کەمی سەوزاییە جوانکاری ناوشاریانی بۆ نمونە تۆ کە لە تونێلەکەوە لە بازگەکەەوە دیتە خوارەوە ئەگەیتە فولکەیەک شتێکی جوانە بەڵام یەک دنیا ئەزانم بۆچی دانراوە من بەڵام دوجارەکرێت چارەسەرێکی دیکەی لە بری ئەو بربەست و ئەو هەموو تایە گەورانە بۆ دابنرێت کە لە وردە لە دەربەنی خان دەرەچی بەرەوبانی خێڵانە چی لە دەستە ڕاستی ڕێگاکە کەسارەکان و بەرد بڕوو نازامچی مەمسەرێکی ئەوە جگە لە زیانە ژینگەی و تەندروستیەکانی ئێوەش ناوەکەتان بە خۆتانەوەی هەم شارەوانین هەم گەشت و گوزارن ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەولایەنە ئەمانە کەی چاکەکرێنەوە زۆر دەمێکە وایە موقعی دەربەنی خان وایە موقعی دەربەنی خان موقعێکی ستاتیزیە بۆ هاتوچۆی بینی محافظاتی جنوبان ناڵێن کە لە ئیدارەی گەرمیان بە تایبەتی و مەرزی منزریە و مەرزی پشتە و مەرزی دێسووت و ئەمانە کە هەمووی حدودە لەگەڵ دەربەنی خانە بە چەنەها کیلۆمەتر و بوونی ڕووباری سیروانی شۆک و بربەستێک لە ناوچەکەی جا کردوێتەوە و هەموو ڕێگەکانێتەوە ناو شاری دەربەنی خان ئەمە لۆدێک لەسەر هاتوچۆی دەربەنی خان هەیە لە لایەنی بازرگانی لایەنی بازرگانەکانی هەمی بەمەوادی بینا و بیناکاریوانش ڕاست دەواازەی شاری سلێمانیە دەواازەی کوردستانە بەڵام ئەو لۆدەی کە لە سرێتی کە بە شێوەیەکە کە ڕێگەوبانەکان بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت ڕۆژانە ڕێگەیەکی کۆن ساڵی پنجەکان دروستکراوە سیارەتیایە وەرەگەڕێت ئەوەی کە دواکەوتووە لە منتیقا مەسائلی ڕێگەوبانە خارجیەکانە بەڕاستی ئەمە لۆدیان لەسەر ناو شار دروستکەوە پێ و تەسمیمە تازانەی کە ئێمە ئاگادارین دروستکردنی تونێل و فراوانکردنی ڕێگەی وارماوە بۆ دەربەنی خان کە ئیسا لە بەشێکی ئیشەکەن بەشێکی تری دیزاینە و فراوانکردنی شەقامی سەرەکی بۆ چواردەوری شار ئەمانە لە بەرنامە هەبووە لە ساڵی 2013ەوە ڕاگیراوە ئێستا خۆشبەختانە جوڵەیەکەیە لە دیزاین و لە کەشف و لەو شتانە بۆ ئەو پرۆژانە کەمە پرۆژەیەکی درێژخایەنن ئێوە متابعەکەن بەڵێنەوە بە خەڵکی شارەکە دەن بۆ نمونە لە مەسافەی وارما و زەڕایەن تا میرەدێ خۆ تەواو بوو ماوەیەک بەڵام هەردوو ئاراستەکە هاتوچۆی تێکرات تا قیرەکە خراپ و ئێستا دیسان جارێکی دیکە خیرەکرێتەوە ئەم جارە بەو شێوەیە نابێ بەڵێ وەلو ئەوە لە زمنی ئەزانم لە زمنی ڕێگەوبانایە لە زمانی ڕێگەوبانەکان بەڵام لە ڕاستیا ئەو بۆ چوونی تۆ باست کرد بۆ ڕاستی بکەمەوە ئەوەی کە جەنابڵێ فعلەن ئەوە ڕێگەوبانەکانی دەرەوە دائیمەن بە دوو تەبەقە سێ تەبەقی دەکرێن تەبەقەی یەکەمی قیرکرا بوو تەبەقەی دووەمی هەر نەکرابوو خەڵکیش لادەرانیان کردەوە بەسەر ڕۆشتون زۆرش خراپ نەبوو بەڵام ئیساتێ تەبەقەی دووهەم و کۆتایی ئەوەی ئێمە ئاگادارین ئیشی تیاکەن و ئەکرێتەوە ئینشاڵا بەڕووی هاتوچۆی هاوڵاتیانە و ئەو پرۆژانە لە دەسڵاتی وەزارەتێکی تایبەتمەندایە وەلو ئێمە تەداخولەکەین هاوکاریانە بین ئێستا لە هەڵگرتنەوەی ویتیئێم و ئەو مهندسانەی کە کۆمپانیایە کاتۆ بۆ مەسح و کەشف و دیزاینی ئەو ڕێگە تازە و تونێلە ئێمە وەکو ئەندازیارانی شارەوانی هاوکاریان بووین لەگەڵیان ناچوونێتە دەرەوە یوتیئێمەکانی سەدی کۆنی دەربەنی خان و شوێنانەمە نیشانداون لەوەیانە ئاگادارین بەڵام تایبەتمەندیەکە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوەیە باسی سەوزایی کرد لەوەتی کە قەزای دەربەنی خان ئێتا ساڵی 2000 لە ڕوبەرێکی کەما بووە دانیشتوانەکەی لە ڕوبەرێکی کەما ژیاون و گەڕەکە چڕ و پڕە کۆنەکانی ناو شارن کە ڕێژەی دانیشتوانیان بەرزە
لەگەڵ فراوان بوونی شارە پێم وایە ڕوبەرێکی باش تەرخان کراوە بۆ سەوزایی و بەشێکی زۆری تا ئیساتێ نزیکەی 7 پارک جێبەجێ کراوە. دیاردەی ئاژەڵ داری و ئاژەڵ بەخێوکردنی لە ناو شار هەیە زۆربەی جار سەوزایی و باخچە و پارکەکان بوون بە قوربانی ئەوان چەند سەوز کراون ئاژەڵ خاوە ناژەڵەکان و ئاژەڵەکانیان کارێکی وایان کردووە کە سەوزایی نەمێنێت و بیخۆن وایە؟ ئەمەش چارەسەر نەکراوە دیسان وەک چۆن لە شارەکانی دیکە چارەسەر کراوە چەند جارێک کراوە بڵێن کۆتایی نەهاتووە لەبەرەوەی چەند جارێک ئەمە سروشتی قەزای دەربەنی خان وایە بە تێکەڵبوونی دێهاتەکانی دەور و پۆشت و خەڵکێکی زۆر کاسپیە ئاژەڵداری کردووە لە ناو شارە بە چەند قۆناغێک لە چەند شوێنێ شارەوانی زەوی بۆ دیاریکردن و دووری خسوونەوە لە شار بەڵام هێشتا نەبووە بە تایبەتی ئەم قەیرانی دارایی ئەخیر و کەمی دەوام و کەمی فەرمانبەر و کەمی تواناکانی دام و دەستگاکانی حکوومەت نەک بڵین شارەوانی بەتەنێ وای کردووە ئاژەڵدارێکە زۆر جار بە مسەیتەری دەرەکەوێت لەگەڵەوەشە شارەوانی باەتی خۆی هەڵ لێرە بە دوواگەر دۆخەکە بەو شێوەیە بڕات داوامڵایک بێتەوە موچڵێک بێتەوە ئەتوانن زیاتر کۆنتترۆلی بکەن بزڵبەت هەوڵی زیاتر ئەدرێ بەڵام پێم وایە دیاردەی ئاژەڵداری لە کوردستانە دیاردەیەکی مدمینە باش باسێکی کەسارەکانیشم بۆ بکەین کەسارەکانەوە پرسیارێکی سەرەکی خەڵکی دەربەنی خان و ناوچەکەی شکاتێک کە دەربەنی خان لە حەجمێکی بچووکە بۆ وەکو پێمان وتن پێش ساڵی 2000 ناوچەی پیشەسازیان بۆ دیاری کراوە ئەو ناوچەیەک بۆ ئەو کاتەی دەربەنی خان لەوانەیە زەرەری بۆ ژینگە نەبوو بێت ئەو شێوە نەبوو بێ کە ئێستا هەم شارەکە بچووک بووە هەم تا ڕادەیەک دوور بووە لە دانیشتوانەوە لەو ڕەچاوە پێوەری زانستیەکەی ئەو کاتێش نەکراوە یان لە ڕاستیە تەرخانکردنی ئەو زەویانە و دانی بە خەڵک بە عەقدێکی درێژخایەن خۆی لە خۆیان خەلەلە بۆ ئیشەکانمان ئێستا ماوەی چەند ساڵێکیشە لە ئێستاوە و پێشتریش لەسەر خەتبین بۆ ئەوەی بتوانین ئەو کارگانە بە تایبەتی ئەوانی زەرەریان بۆ ژینگە هەیە شوێنیان بۆ دابینکەن و ڕابگوێزنەوەی تر میکانیزمی گواستنەوەیان و قەیرانی دارایی و دابینکردنی زەوی لە دەرەوەی سنووری شارەوانی پێویستی بە میکانیزمی تایبەتی خۆی هەیە کاتێکە تۆ زەویەک دابینەکەی ئەوە وەکو مڵکی خۆت نییە هەتا ئەیکەی بە مڵکی شارەوانی ئیکوژێنیتەوە ڕێکەوە ڕەزامەندی وەزارەتی دارایی وەرەگری پێچێ ئێمەش لە هەوڵین بۆ ئەوەی ئەو کێشە چارەسەر بکەین و پێش ئێمەش هیواین خەڵکی شارەکە و ئێمەش ئەنجامی هەوڵەکان ببینن من کاتەری هێندە هاوکارم بوو زۆر سپاس دەکەم زۆر سپاس خزمەت لە ئێمەوە کاروسمان عەبدوڵڵا قادر سەرۆکی شارەوانی دەربەندی خان ماندوو نەبن سپاس بۆ کاتێ ئێمەتان بەخشی هەر بژین زۆر سپاس ماندوو نەبن دەستەکانتان خۆش. بەڵێ عزیزان سڵاوتان لێبێت خۆتان نەزانن لە بەرنامەی داواکار هەمیشە داواکاریەکان پرسیار و ئەوەی لای خەڵک ماینی گەرانیە هێنینە لای کەسی یەکەمی شارەکە و بەرپرسان بە شێوەیەکی گشتی بۆی وەڵامێکی بۆ وەربگرینەوە بە سوپاسەوە ئێستا لە لای جەنابی قایمقامی دەربەنی خانی کاک بەختیار عەبدوڕەحمان بۆی کۆمەڵێک پرسیاری لێ بکەین و ئەویش وەڵامی خۆی پێشکەش بە خەڵکی شارەکە بکات و خەڵک زیاتر لە لای ڕوون بێتەوە کە دەربەنی خان چەند خزمەت کراوە و ئەگەر خزمەت نەکرابێ وەکو پێویست هۆکارەکانی چی بۆ کاک بەختیار من زۆر سپاسان دەکەم سپاس بۆم دەرفەتە لە پرسیارێکەوە دەست پێ بکەم کە لە ناو عامی خەڵکە زۆر ئەوترێتەوە ئەڵێن گوایە دەربەنی خان بەهۆی ململانێ سیاسیەکەەوە کە هەبووە لە ناویە سزای شارەکە درا وەکو پێویست خزمەت نەکراوە ئەمە وایە یا تەنها قسەیەکی ناو خەڵک من بڕوا ناکەمەوە بێت چکە ئەو پرۆژانی کە لە دەربەندی خانە کاریان تێکراوە وەستێنراون هەمووی بەهۆی قێرانی دارایی و ئەو پەتای کۆرۆنا و وەزا بووە کە بەسەر عامی عێراق و ببرن بەسەر عێراق و بەسەر هەرێمی کوردستانە هاتووە ئێمە چەندین پرۆژەمان هەیە لێرە وەکو باقی پرۆژەکانی تری شارەکانی کە بەهۆی نەبوونی پارەوە پرۆژەکان وەستاون بە خۆشحاڵی و هەندێکیان دەستیان پێ کردێتەوە بە کارکردن ئێستا هەندێکیشی کە زەرورە تا ئێستا کارکردن تایە دەستی پێ نەکردێتەوە بۆ نمونە ئێمە پرۆژەی ئاوی دەربەندی خانمان هەیە پرۆژەی ئاوی دەربەندی خانێکێکە لە پرۆژە زۆر زەرور و گرنگەکان بۆ شاری دەربەندی خان چکە پرۆژەکەی تری کە هەیە کۆنەکە وەلەو ئەویش هەرەبێ بمێنێ بەڵام بە ئەو حاڵەتانەیە کە پرۆژە تازەکە قوبوڵێتی لەگەڵ دەربەندی خان و لەگەڵ پرۆژەی سەدی دەربەندی خانە ئەم پرۆژەیە دروستکراوە ئەم پرۆژەیە سەرەتای 60ەکان و 50کان دەربەندی خان شارێکی بچوو بووە ئێن ئێستا ناتوانێت پێویستەکانی ئاوی دەربەندی خان
وەکو ئەوەی کە هەیە دابین بکە. پرۆژەی ئاوی دەربەندی خان لەلایەن کۆمپانیایەکی تورکی ئەگەر هەڵە نەبم ئۆهیتانی تورکیە ئۆهیتان هاتۆ کارکردن تیا بەردەوام بووە تاوکۆ قەیرانی دارایە بەسەر هاتووە لە 152 پرۆژەکە تەواو بووە. زیاتر لە نیوەی تەواو بووە. بەڵە زیاتر لە نیوەی تەواو بووە. نزیکی 20 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە. ئێتە 19,500 شتێکە تقریبا نزیکی 20 بۆی تەرخان کراوە پارە. ینی بەڵام هەوڵێک هەیە بووی بخرێتەوە کار ئەو پرۆژێ. ئەوە یەکێ لە پرۆژە زۆر گرنگەکانی دەربەندی خانە کە خەڵک دایم باسیەکە و حەقی خۆشێتی بەڕاستی. کێشەی ئاو لێرە کێشەی ئاو نییە کێشەی تەندروستیشی بەڵێ دروستی کردو ئەو پرۆژە ئاوە کۆنانە خۆی لە ڕاستیە مواسەفاتی ئێستایتیانە بەپێی ئەو فلتەر و بەپێی ئەو ئاوەی کە ئەپاڵێورە و بەپێی ئەو موادانەی کە لە ڕووی معدەنی و لە ڕووی جەرسومی ئەوانەوە تێکڵاو بە ئاواکرێ ینی مواسەفاتی ئەوەی تیانە پرۆژەی کۆن خۆتەزانی بە ستاندارد دروستکراوە ئێستا سەردەمی خۆی چاک بوو بە سەردەمی خۆی باش بوو. ئەوە یەکێک لە پرۆژە زۆر گرنگەکانی دەربەندی خانە کە وەستاوە. یەکێک لە پرۆژەکانی تر کە دەربەندی خان لە ڕووی گەشتیاری و لە ڕووی ئاودێری و لە ڕووی کۆمەڵشتی ترەوە پێش ناکەوێ دوو پرۆژەیە لە کاتێکە هەموو تایبەتمەندیە گەشتیاریەکانی تایە لە سەوزایی لە دڵگیری بەڵام هەمووی سوودی لێ نەبین. بەڵێ هەمووی یەکی چند ئەوەیە کە بەتایبەت ئەگەر جێبەجێ بکرایە بۆم پرۆژەی وشکە ساڵی و ئاودێری و گەشت و گوزاریە بەنداوی دێوانەیە. بەنداوی دێوانە لە 1992 تەواو بوو بۆ ساڵی 2017 دوایانەش پێمە بجەیەکی دیکەشی بۆ تەڵێ کرا. ئێستا باسیەکەم ئەو پرۆژەیە ئەگەر تەواو ببوایە ئێستا کۆمەڵی مشکلی وشکە ساڵی لە کۆڵ ئێمە کردەوە هەم لە ڕووی ئاودێری ئەم لە ڕووی گەشت و گوزارەوە هەم لە ڕووی سەروەتی ماسیەوە لە کۆمەڵە ڕووی ترەوە خۆتەزانی بەنداو چەند گرنگی هەیە. ئەمە بەهۆی بوومەلەرزەی ساڵی 2007ەوە ئەم پرۆژەیە بربەستی کۆنکرێتی بۆ زیاد کراوە بۆ ئەوەی تووشی بوومەلەرزەیەکی وا بۆ کە دایم مەترسی هەیە لە سەرخەتی بوومەلەرزەی ئەم منتەقەیە جارێککە بوومەلەرزە لێی باتەوە بۆی زیاد کراوە بەپێ ئەوەش پارەکە ئەبێ ئیزافە بکرێت چکە ئەو پارەی پێشوو دەرەقەتی ئەو دروستکردنە نایە یعنی ئەگەر پێشوەختە پلانی بۆ دانراوە پلانی ئەوەی بۆ دان ینی ئەوان ئەم بوومەلەرزەیە ئەوانی ترسان کە ئەوە بەرگەی بوومەلەرزەیەکی تری لەو بابەتە بگرێت بربەستی کۆنکریتی بۆ زیادکراوە. ئەم بەبەستی کۆنکریتی ئێستا 30 ملیارد دینار بۆ دهۆک و سلێمانی و کە ڕاگەیەنراوە دهۆک و سلێمانی و هەولێر تەرخان کراوە بۆ بەنداوە بچووکانی کە وەکو بەنداوی دێوانەوان سەرف کرێت. ئەو لێوێتیش بۆ ئەو بەنداوانەیە کە زۆرترین ڕێژەی کارەکانیان تیا تەواو کردووە. ئەمە یەکێک لە ئەو پرۆژانی کە تەواو نەبوو لە دەربەندی خانە. یەکێک لە هۆکارەکانی گەشەنەکردنی گەشت و گوزار ڕێگاوبانە خراپەکانی ئەم شارێ یعنی ڕێگای خۆتان نەزانن ڕێگای دەربەندی خان سلێمانی ڕێگایەکی یەکساییدا جەنجاڵی و قەرەباڵگەیەکی یەکجار زۆری سیاری بار هەڵگیری بۆی باشماقەوە خەڵکی دەربەنی خانەڵن کەم ماڵ هەیە کە کەسێکی لەو ڕێگەیە دوو کەسی لەو ڕێگەیە لە دەست نەدا. بەڵێ ئێمە دوو زەختمان لەسەر ئەم جادەیە لە ڕێگای سیاری گەورەوە کە ئەمە هەمووی ئەبێتە هۆی دروستکردنی کارەساتی ئۆتۆمبیل ئەبێتە هۆی خراپ ڕۆیشتنی ئۆتۆمبیلەکان تاخیربوونی هاوڵاتی بۆ ئەو جادەیە چکە و سیارانە بەبارەوەیەن مەرزی پەروێستخانە لەگەڵ ئەو هەموو چەولم و موادی بیناسازی کە لەم ئاوی سیروانە دەرەهێنرێ ئەو سیارە گەورانە ڕێگاکان زۆر قەرەباڵە کردووە. باشە لایەنێکی دیکە کە خەڵک لێی لێ هەیە لایەنی کەرتی تەندروستیە. ئێوە جەنابتان ینی بۆکو سەرۆکی یەکەی ئیداری و قایمخامی دەربەندی خان چ وەڵامێکتان هەیە بۆ خەڵک بۆچی کێشەکانی ئەم کەرتەکە ئێستا وترێ لە قەیرانایە یەکجار چارەسەر ناکرێت لەگەڵ سلێمانیە لەگەڵ وەزارەتی تەندروستیە چەند هەماهەنگی هەبوو بۆی ئەم بابەتە یعنی چارەسەر بکرێت و لای لێ بکرێتەوە. بەڵێ کەرتی تەندروستی لایەنی تەندروستی دەربەندی خان بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی 2007 زیانی زۆر گەورە بە بیناکانی کەوتو ینی قاعەی عملیات زەرری پێگەیشتوە چانەکراوەتەوە شوێنی مانەوەی
زیشکی پسپۆر بەڵێ ئەوانە کە هەن شوێنەکانیان نەماوە هەموو بیناکە زیانی گەوری بەرکەوتووە و ڕۆتیناتی ئیداری چاچی نەکردوێتەوە نەهاتوە خەڵکی شارەکەش باجێدات ئێمە باجی نەبوونی وەڵی ساڵی عملیات باجێکی زۆر گەورەی بۆ خەڵکی چکە خەڵکە بێت بە سلێمان باشە بابەتێکی دیکە هەیە بابەتی هەلی کارە گەنجێکی زۆر لێرە بێکارە و ئەوترێت کۆچکردن بەداخەوە بە شێوەیەکی چڕ لە نەوەتەکان هەبووە لە دەربەنی خان ینی ئەوترێت کەم ماڵ هەبوو کەسێکی لە دەرەوەی وڵات نەبێ ئێستا دیسان دەستی پێکردوێتەوە من پەیوەستی یەکەم بەوەوە ینی ئەوترێت ڕابردووی دەربەنی خان لە ئێستای گەشتر بووە بژاوەتر بووە ئەو کاتێک کە ئەم تونێلەی تیا دروست کراوە لە 50-60ەکانی سەدەی ڕابردوو مەنگە بە دەربەنی خان هەرگوندێکی بچکۆلە بوو بێ ئێستا ئەوە بانی خێڵانی لە بەردەستە ئەوە چەندین شوێنی گەشتیاری لە بەردەستە نازام لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی ئاوەوە لە ڕووی ئەمەی کارگەی کۆکاکۆلا و برنج و نازانم ئەوانەی بابەتە خۆراکیەکان ئێستا هیچ ئەمانەی تیانە وەکۆوەی دەربەنی خان لە هەموو ڕوویەکەوە تووشی ئیفلیجی بوو بێت وایە کاک بەختیار ئەزانی چۆنە معمەلی ئاویبانی خێڵان کەرتێکی بڵێن کەرتی تایبەت هاتۆوەری گرتۆ بۆی ئاو دروستکە کۆکاکۆلا دروستکە چیتیاکە شەربەت ئەمەکە 2007 بوومە لەرزەیەک لێ یاوە کۆمەڵی ئەچیزە و شتی تێگاوە ئیتر کۆمپانیاکە وازی لە هێناوە بەڕاستی نهاتۆ بەلایە تر بوومە لەرزەکەت ئەم شارەت چەند بێ خزمەت بوو بێ ئەوەی دیکەی زۆر بەلەیە ئێستا معمەلی بانی خێڵان حکوومەت ناتوانێت بی بابڕێەوە ئێکەتی تایبەتیش نەکە کەسەکە هاتۆتەوە بەلایە و نە کەسێکی تریش هەیە بێوەری بگرێ ئەم معمەلە بخاتەوە گەڕ ینی ئەعلانی بۆ کراوە ئێمە داوامان لەلایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی و وەزارەت و هەموو شوێنێ کردووە کە کەسێک بێ ئەم معمەلە بخاتەوە گەڕ یەک کێشەیەکیشی تایە کێشەیەکی قانونی تایە هێشتا کۆمپانیاکەی پێشوو دەستی لە تەندەرینەکەی خۆی هەڵ نەگرتووە لێرە خۆی بێم دەست کێشێتەوە بڵێ من ئەو جارێکی کە معمەلە ناکەمەوە گەڕ یا مەسرفانەی تیاما کردووە زیانم بەرکەوتووە بێ قەرەبووم کەنەوە نهاتۆ بەلایە ینی لەبەرەوە هێشتا قورسە بیدەی بە کەسێکی تریش بێ ئەو داوای پێشکەشکا بۆی تووشی کێشەی یاسایی نەبین ئەمە مەسلەی معمەلی بانی خێڵان یا سزای سیاسی من ئەوە بەڕاستیەکەی بە ڕاستی نازانم چکۆمە هەموو عێراقا هەموو هەرێمە بینە گرنگە و وەڵامە بۆ خەڵ گرنگە کە تێبگەن لەوەی شارە ئێستا بەبەست وای لێ نەکراوە خزمەت نەکراوە نەخێ ئێستا مەسەلەن جادەی باوەخۆشێنمانەیە 5 کیلۆمەتری زۆر خراپ بوو بۆیان چاکردوینەتەوە ئێستا و ڕێگاوبانی سلێمانی دەربەنی خان کارەکە حاڵەتی دووەم هەندێک ئێمە هەند ڕژبین نەبین بۆ هەندێک پرۆژەش هەیە لە دەربەنی خانە کەوتۆتەوە گەڕ مثلەن جادەی ماحەدەکە ڕۆتینی ئیداری لێ جوودسایدی ئەوە پارەی بۆ تەخسیس کراوە هەموو شتێکێتە بواری جێبەجێ وەڵاهی بواری جێبەجێ خەڵکەکە تۆزی ئێمە یەک کێشەمان کاگەیادگار ئێمە یەک کێشەی زۆر گەورەمان هەیە دای مەعاناتمانە ڕۆتینی ئیداری زۆر قورسە لە وڵاتیە کتابێکە چێ بۆ وەزارەتێکە تایەتەوە 4 مانگ 5 مانگی پێنج پارەکەی ساوە لە خەزێنەی دووە تەخسیس کراوە بۆ جادەکە جادەی ئێرە نییە جادەی داخلی ناو باوەخۆشەی نیشە دووسایدێکی باوەخۆشێن هەیە لە ناو شارۆچکەکە لە ناو ناحەکەیە ئەوەشە کۆنکریتی ئەوابزانم ئەوەشە کرێ لەگەڵ ئەمە ئێرەشە پارەکە ئێستا لە خەزێنەی دووە یعنی گە ڕۆتیناتی ئیداری وازی لێ بێنە شارەوانی و وەزارەتی شارەوانی و شارەوانەکانی بەڵێ یەک نووسایی بۆ بک بڵێ کێشەی نیە پارەکەی بۆ سەرپێنبانی دەئیشە ئەمەش گرنگە ئەمە یەکێکە لە ئەوە مەسەلەن پارە بۆ گەڕێکی سەلیمپیرک تەخسیس کراوە بۆ پرۆژەی ئاوکەنەی بووە تا ئێستا ئەمیش ڕۆتینی ئیداری وەستامێتی ینی بڕۆبی بە بۆیە دەرخستەی بۆ بکە بیهێنەرە ئەڵە ئەو وەسڵەوای لێ ینی هەر ڕۆتینی ئیداری مەبەستت لە دەربەنی خانەوە بۆ سلێمانی یان ئەوانی هەمووی جاری وایە شارەوانشی تویەکە وەزارەت وای کردووە کە پرۆژەکان لە دەربەنی خان بەخاوی جێبەجێ بڵێ هەر دەربەنی خانی هەمووی وایە ینی بەری زۆر خاوە لە بینی ئێمە و وەزارەتەکان و بەڕێوەبەرەتە گشتیەکان و شوێنەکانی ترە ئەمە یەکێکە لە ڕۆتیناتی ئیداری بۆ نمونە من شتێکت پێڵە لە مانگی چوارەوە بڕیاری دەست بەکاربوونەوەی کۆمپانیای جێبەجێکار لە ئەم مەعهەدەیە دەرچووە پارەکەی بۆ تەخسیس کرا و گەیشتووە بە ئێمە بۆ تا ئێستا ڕێکارە ئیداریەکانی تەواو نەبوو ئێوە سێمان لەو سێ مانگەوە بەرەو 4 مانگە یەک دنیاییشی ڕەنگەر تەواو بووە پێم وا بێ کەمتر لە کیلۆمەترێکە بەڵێ
بەڵێ 900 متر ینی قسەکان لەسەر مرۆتینی ئیداریەکان من زۆر سوپاسانەکەم کاک بەختیارگیان کاک بەختیار عەبدوڕەحمان قایمقامی دەربەنی خان سوپاس کە بەڕاشکاوانە هەم وەڵامی پرسیارەکانی خەڵکاندایەوە هەم نیگەرانی و وەکو تێداواکاریەکانی خۆشتان لە ڕێگەی بەرنامەکەەوە باس کرد کە وای کردووە ئیشەکانتان خاوتر بڕۆن من مەمنونی جەنابتانمان سپاس بۆ ئێوەش زۆر سپاس.